هەموو کاتێکتان لە بەختەوەریدا بێت بینەران و بیسەرانی کوردستان 24 خۆشحاڵم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی پرۆگرامی باسی ڕۆژ کە ئەمڕۆ مژاری باسی ڕۆژ تایبەتە بە گفتوگۆکانی حەزب و لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان سەبارەت بە پێکهێنانی حکوومەتی داهاتووی عێراق وەک دەزانرێت لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا ترافیکێکی دیبلۆماسی گەرم لە نێوان حەزب و لایەنە سیاسیەکان دەستی پێ کردووە یەکێتی لەلایەک پارتی لەلایەک چوار حزبە ناڕازیەکە لەلایەک هەر یەکە و پرۆژەیەکی هەیە بۆ بەغدا کە دەخوازێت بەیەکەوە هەر هەموو حزبەکان باسدەوە دەکەن کە بەیەکەوە بچنە بەغدا قسە لەسەر ئەگەری دواخستنی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دەکەین کە لە ژێر لە پشت پەردەکانەوە بەنهێنی زۆر جار باسدەوە دەکرێت هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان پێویست دەکات دوا بخرێ کۆمەڵێک هۆکار دەهێنەوە نێوماڵی کورد لە ئایندەدا چۆن دەبێت بۆ ناوخۆی کوردستان ئایندەی هەرێمی کوردستان و کورد لە پێکهێنانی حکوومەتی عێراقدا چ پێگەیەکی دەبێت بە تایبەت ئەو شاندا هاوبەشەی کە یەکێتی و پارتی بەنیازن سەردانی بەغدا بکەن بەڕێزانم ئەم مژارە لەگەڵ زۆر بەڕێز دڵشاد شەهاب ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان شەن و کەو و تاوتوێی دەکەین بەڕێز کاک دڵشاد بەخێر بێن بۆ باسی ڕۆژ زۆر باشە ئەگەر ئێمە قسە لەسەر ئەوە بکەین هەر کاتێک کە پرسیار بکرێت لە بەرنامەدا سیاسیەکان زۆر جاران دیبلۆماسیانە وەڵام دەدەنەوە پێم خۆشە وەڵامی بەڕێستان دیبلۆماسیانە نەبی و ئەو زانیاریانە بگات ببینەر کە دەخواسێت گفتوگۆی زۆر هەن یەکێتی سەردانی چەند حزبێکی کردووە پارتی بە هەمان شێوە من پێم باشە زانیاریمان بدەیتێ سەبارەت بەو گفتوگۆیانە هیچ ڕێککەوتنێک بووە دەرەنجامێکی ئەو تۆی لێکەوتۆتەوە لەوەی بەلای کەمیەوە نێوماڵی کورد یەک بخرێتەوە سپاسانەکەم ئەگەر مەجالێکی بچووک وەربگرم لەوەی کە ئەگەر بمبووری بزەبت دقیق لە پرسیارەکە نەبێت بوو لە بیربنەوە پرسیارەکەم نیازانێ ماگەر پێشی بینە سەر ئەوە هەڵسانگاندنێکی وازای خۆمم بکەینەوە وەکو لایەنە سیاسیەکانی کوردستان وەکو واز هەرێمی کوردستان ئێستا لە کوێی معادلەکانداین لەگەڵ مەسەلەن ماوەیەکی کەمتر لە ساڵێک لە پێش ئێستا کە بە هەموو مانایەکەوە ناومێدی باڵی بەسەر زۆر بیرکردنەوەی زۆرانێکی خەڵک داگیرتە بووە ئەو پیلانانێکە لە دژی هەرێمی کوردستان هەبوون ینی تەنانەت بە خەتار لەسەر مان و نەمانی کیانەکەشەوە لەوەدا وەزعی هەرێمی کوردستان بە خوڕاگری پێشمەرگە بە ماندووبوونی ئەوانەی کە خۆیان بوو پاراستنی وڵاتی خۆیان تەرخانکی لە هەموو ڕێکەوە لە ڕووی دیبلۆماسی لە ڕووی ئابووری لە ڕووی بەڕێوەبردن لە ڕووی پاراستنی ئەمنیەت و هەندێک خەڵک ڕای کرد لە مەسئولیت هەندێک خەڵک ملی خۆیدا بەر مەسئولیت بە قورسی مەسئولیتەکەی هەڵگرت ئەمڕۆ ئەگەر تووزێک هەڵواستەیەک بکەین لەسەر ئەمە دەبێت زۆر بە نرخەوە سەیری ئەمڕۆ بکەین چونکە جیازیەکی یەکجار زۆر گەورە بەقز گەلک باشترە سانی من بەبیرمە لەو مناسبەتەوە لە ڕۆژانی ناخۆشیش پێم وایە لە ستودیەکە و لە حاصلی دانیشتبوون کە تەنانەت باسی تهدیدی مانی کیانی یعنی لە ڕووی یاساییشەوە مان و نەمانی کیانی هەرێمی کوردستان مهدد بوو جێگای ینی جێگای خۆیەت یان مافی خۆمانە کە بڵێن وەکو پارتی شەرەفی ئەومان بەرکەوت مشارەکەیەکی کاریگەرمان بەشداریەکی کاریگەرمان لەوەدا هەبوو کە ئیدارەی ئێمە و قیادەی با بڵێن سەرکردایەتی جەنابی سەرۆک بارزانی بە تایبەت خۆڕاگری پێشمەرگە قوربانیەکان خۆڕاگری ملت خۆڕاگری موچەخوران قۆناغێکی گەورەمان تێپەر کرد دەمەوێت لەوەوە داخلی چ ببمی ئەوەی کەوا هەر کاتێکی کە ئەم ئیرادەیە هەبێت چ جای وای ئەگەر ئەم ئیرادەیە گشتگیر بێت وانە بێت یەکێک خۆی لە مەسئولیت بدزیتەوە مەسئولیت بخاتە سەرشانی ئەوی تر و هەوڵ بدات لە بارودۆخێکی ناسکیشدا قازانجێکی سیاسی بەدەست بینیت یعنی قازانجە سیاسیەکە لە قازانجی هەرێمی کوردستاندا بدیترێتەوە ئەگەر ئێمە توانیمان ئەم ئەو زروفە سەختەی کەەوە من باسم کرد بەم نەجاحەتە کوتۆی بینین من بە ئومێدەوە سەیری ئەم هەوڵانە دەکەم چونکە هەستەکەم بۆ ئەوی تهدیدەن لەسەر پرسیارەکەی جەنابەت یعنی ئەگەر حساب بە کورسی بێدن بۆ نمونە یعنی بوو پێکهێنانی کوتلەیەکی زۆرینە لە عێراقدا ممکنە پارتی و یەکێتی بەشی ئەوە هەبن کەەوە کورسیەکانیان یعنی خەڵکی تر
مجبوری ئەوە نەبێت چونکە بە پێی ژمارە قورساییان کورسیەکان زیاترە حسابان چێت و قورسییان زیاترە ممکنە ئەوەی کە لەگەڵ پارتیویەکێتی ڕێک دەکەوێت خۆ ئەو بەلایەوە مەبەست نییە کوردیەک بیدیۆن یەک نەبیت ئەو بەلایەوە مەبەستەکەەوە زۆرینەکەی خۆی تامیم بکەو بۆ ئەوەی یەک ڕۆژ پێویستی پێ بەڵێ کورد بەشدارە و دەنگدانیش دەکرێت و ڕایسی وزەڕۆژ کوتیت ئەوی بەلای ئێمە مهمە دیوێکی ترەکە ئێمە ئەم فرسەتە ئەم هەلە بخۆزینەوە بۆ ئەوەی کەەوە لە خلالی ئەم فرسەتەدا ئەو لێک دووربوون و لێک ترازانەی کەەوە لە نێوان لایەنە سیاسیەکان بەڵێ نزیک بوون بەڵێ تاوان زۆر جیازیەکی جۆر زۆر هەیە بوو نمونە بە تایە خودت با بڵێن بەڵگەیەک لەسەرەوە بڵێم طبعی لە پاش ڕووداوەکانی 16 ئۆکتۆبرەوە ئەسان دووربوونێکی زۆر لە نێوان هەموو لایەنەکاندا هەبوو بە تەحدید لە نێوان پارتیوێکیتی زۆر هەبوو ئەم قۆناغا هەتا حدێک تێپارکیرا کاریگەریەکانی بەسەر زۆر مەجالوەمە و نامەوەشتە ناخۆشەکان بە حەسبیان بەڵام دیوە ڕووناکەکەی تەماشا دەگەم کە ئەوانەی کە خەمی ئاویندەی ئەم وڵاتیان بوو ئەم نزیکبوونەوەیان دروست کرد لە هەردوولەوە طبیعی هەڵبژاردننی بەسەر داهات هەڵبژاردننی با بڵێن پەرلەمانی عێراقی بووە سەبەبی ئەوەی کە دیسانەوە لێک دووربوونێک دروست بوو بە شێوەیەکی گشتی ئەم جارە لە نێوان پارتیوێکێتی لەلایەک لە تەرەفێکدا و مەجموعەیەک ئەترافی تریش کە دەڵێن بە خۆیان دەڵێنە ناڕازیەکان لەلایەکی ترەوە نەفی هەموو دانیشتنێک دەکرا هیچ دەرگایەکیان بووە مەسەلەیانە نەهێشت بووە ڕەنگە هەندێکیشی خەتۆی ئێمە بیت هەندێکیشی خەتۆی ئەوان بیت ئەم قۆناغەش ئێستا تێپارکرا دەست بە جموجۆڵێک کراوە و هەست دەکرێت فعلەن شعورێکی وا هەیە کە مەسئولیەتێکی هاوبەش بە تایبەتی چونکە بەرژەوەندیەکان حزبی نین ئەوە نییە حزبێک چ بەدەست دینیت کەسێک با ئێمە لەوە بەوە لە ئێمە ڕازی نابیت ئێمە بچین بەیانی مەسان بڵێن پارتی چی دەستکەوت لە بەغدایان یەکێتی چی دەستکە خەڵک بە تایبەتی لە حقوقەکانی خەڵکی کوردستان و مەسەلە داراییەکان و مەسەلە سنوور و مەسەلەی جێگار ناکۆکیەکان کە خۆی لە مادەی 140 دەمیتە هەموو ئەم پرسانە خەڵک چاوەڕوانی هەیە و دە بەرهەمێکت هەبێت ئینتاجێکت هەبێت بۆی ئەمانە مەسئولیەتێکی گەورەن کۆسپەکان چییە بۆچی یەک باشە ئێستا باشە ئێستا هەنگاوێکی زۆر باش هەیە ڕاستە کاتمان کەم لە بەردەستمەوە بەڵام ئەوەش بوویتە وەکو بڵێن وەکو عرفێکی سیاسی لە هاتی هەموو شتەکانی با بڵێنی بە گەیشتنووی بڕیاری چارەنووساز لە حەزاتی ئەخیردا دەدرێن یعنی تا نزیکی کاتەکە دەبینەوە ئێستا مەسەلەن سین و قرار وایە کە ئەگەر دووانەکەوێت چونکە مەجالێکی جیازی تێدایە بوو تەمدیدێکی 15 ڕۆژی باو دانیشتنەکەەوە بۆ 15 ڕۆژ لە دەستوریشدا لە مادەی 54 توزێک مەتاڵیەتێکی تێدا ینی زۆر حەدینیەکە بێ لە مدەتەدا بێت ممکنە ئەگەر 15 ڕۆژی تریشی بێتە سەر تەبعی دەرفەتێکی تر بەجێ دەمێنێت ئەوەی ئێستا کە ئێمە دەبێت کاری لەسەر بکەین دووشتە هاوشانی ئەوەی کە تەبعی پارتیوێکێتی هەنگاوی باشیان ناون من لە هەندێک لە کوبنەوەکان یان لە زۆربەی کوبنەوەکان بەشدار بووم نیەتێکی جددی هەیە ئەوە نییە مەسەلەن دانیشتەکان تەنها بوو ئەوە بن بەکان گفتوگۆی زۆر دەکرێت کاک دشتانی ببوورە گفتوگۆی زۆر دەکرێت هەموو حزبەکان دەڵێن یەکڕێزیمان دەوێت بە یەکەوە بچینە بەغدا خاڵی ناکۆک چییە لە چی هەتا ئێستا ئێمە لە پرۆگرامی هاوبەش بوو چوونی بەغدا لەگەڵ یەکێتی ئەتوانم بڵێم هیچ خاڵێکی ناکۆکی وەمان نییەکەوە چونکە لەگەڵ ئەوانی تر تەبیعی ئەوانیش بە حسابی خۆیان ئەبێ حاضرەیەکیان بۆ ئەم مەسەلەیە کردبێت ممکنە داوای ئەوە بکرێت کە پرۆگرامەکە تێک هەڵکێشیەکی بکرێت من دەبینم ئەوەش هیچ ئاستانگێکی نوێتە بەردەم چونکە پرۆگرامەکە لەسەر دەستکەوت و ئەجندە و بیری سیاسی نییە لەسەر مافەکانی گەلی کوردستانە بڕوای من وایە هەمان ئەو قەنەعەتەی کە پارتی یەکێتی هەیتی بۆ ئەوەی کەەوە مافەکانی گەلی کوردستان بەدەست بێت من تەسەوڕ دەکەم هەمان قەنەعەتیش لای گۆڕان و کۆمەڵی ئیسلامی و یەکگرت و هاوپەیمانی و هەرچی ئەوانەی کە حاضرۆیان بووە مەسەلەیە کردبێت پێتان وایە ینی هەموو حزبەکان ڕازی من تەسەوەڕی من وایە طبعی هەندێک جۆران لە ڕەتفعل بەرامبەر هەندێک وازع بە تایبەتی ئەوەی کە دەربارەی هەڵبژاردنەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق هاتە ئاراوە هەندێک لایەن باری خۆن زۆر قورس کرد لە تاسڕیحدان لە مقاتعاکردنی عملیەی سیاسی لە زۆر بەکو دەڵێن بە متهمزانینی پارتی و یەکێتی لەو نەتیجەی کە خۆیان هێنەوەیانە و دواتر حاصل کە تازدیق کراوە بە پێدا چوونەوە بە هەموو ئەمانەوە کارێکی ئاسان نییە کا کامەران یەکسەر و بەسەلەم بە دانیشتنێک بە پێچەوانەی هەموو ئەم حاصڵی خطابات تندە سیاسیە یەکسەر بگەڕێەوە هەرچەندە
جرأتێکی دەوێت بەڵام جرئەتەکە لە دوجاردا من پێم وایە لە قازانجی خودی ئەو حزبانەدا دروست دەبێت چونکو مبەڕێکی زۆر بەقوت هەیە بۆ خاطری چاوی پارتی و یەکێتی نییە وجودی ئەوانە هیچ لە زیادەیەک لە پێگەی پارتی و یەکێتی زیاد ناکات بەڵکو مساهمەیەکی گەورەتر دەبێت کەەوە زەمانەتێکی زیاتر بوو مافەکانی گەلی کوردستان دەبێت و خودیتنەوەش لە شوێنێکدا یعنی بەسەر پرسیارە من هاوڵاتیەکەم بەیانی ئەگەر ئەم لایەنانە بوونمونە نەهاتنە پێشیان بە ئەجندایەکی خۆیانی خاصەوە چوون بوو بەغدا و پارتی و یەکێتی توانیان لەگەڵ کوتلەیەکی زۆرینە تشکیلی ئەمەوە با بڵێن حکوومەت بکەن و چوونە بەرەیەکەوە و بەرەیەک بە شێوازێک لە عێراقدا مسایتر بوو بۆ ئەوەی کەەوە ئەو دەستکەوتانەی کە لە نەتیجەی ئەو چوونە پێشەی پارتی و یەکێتی دێنە وجود ممکنە بۆ پارتی و یەکێتی دەستکەوت و سەروەری گەورە بن تەسەوری من وایە هیچ لایەک حاضر نییەوە بە ئاسانی دەستبەرداری بەشداربوون لە زامنکردنی مافەکانی گەلی کوردستان زۆر باشە کەوایە ئەوەی کە من تێگەیشتم تەنیا خاڵێک کە گفتوگۆی لەسەر بکرێت تێکەڵکردنی پرۆژەکانە بابینە سەر ئەو شاندەی کە بەنیازە بچێتە بەغدا یەکێتی و پارتی ئەو شاندە لەسەر چه ئاستێک دەڕوە مەکتەبی سیاسی بەتاکی دەنگۆی ئەوە هەبوو کە نێچیروان بارزانی ئەم چوونی ئەم جۆرە بە پێی زانیاریەکانی من مەکتەبی سیاسیەکان لەسەر لەگەڵ باشە لەگەڵ چیە کۆ دەبنەوە حتمما لەگەڵ هەموو لایەنەکان چونکە حتا ئێستا تەبیعی گفتوگویەکی کراوە هەیە ئێمە ئەجندایەکمان هەیە ئەجندای خۆمان هەیە لە گشتیەکانیمان لە بەلایەنەکان ڕاگەیاندووە بەو دووبەرەیەکەوە دروستیش بووە ئێستا لە با بڵێن لە ماڵی شیعیدا واقعێک مەوجودە وە هاتووە بەپێی زورینە بەپێی عورفە بەپێی هەر وازعێکی کە هەیە کە چاڕۆن دەکرێت سەرۆکوەزیرانی ئایندە عێراقیش وەکو لە کابینەکانی ڕابردوودا لە نێوان با بڵێن لە تەرەفی شیعەکانەوە بێتن ئێستا دابەشبوونێک هەیە لەوێ و ئێمە قرارمان نەداوە ئێمە لەسەر ئەساسی ئەو دابەشبوونی با بڵێن چی خلافاتی سیاسیە چی دووری و نزیکیە لە وڵاتە و لە وڵاتە لەسەر هیچ یەکێک لەو ئەساسانە پرۆگرامی خۆمانمان حاضر نەکرد و لەسەر ئەساسی داواکاریەکانی خۆمانمان حاضر کرد و کێ زۆرترین ئیستیجابەی بوو داواکاریەکانی ئێمە هەبێت و دڵنیاییەکی ئایندەشی لەگەڵ بێت لەسەر دڵنیاییەکە بەردەوام کێشەی کورد ئەوە بووە کە ئالیەتێک نەبووە ئەو ڕێکەوتنانە ئێستا ئالیەت مناقەشە دەگرێت مەسەلەن ئالیەت یەکێک لە گفتوگویەکان لەسەر ئەوەیە ئەو لایەنانەی کەەوە فراکسیونی یان با بڵێن کوتلەی زۆرینە پێک دەهێنن هەیئەتێکی مشتەرەکیان هەبێت لە خارجی ئەوەی کە ڕاستە ئەمانە مەسەلەن لەسەر پۆست لەسەر پلە پێک دێن و ئیتر ئەمانە بەڵام بوو نمونەیەکی بچووک بێنمەوە مەسەلەن ئەوان ممکنە یەک جۆر ئیشیان بە ئێمە بیت هەتاوەکو دەنگ بە کابینەکەت دەین ئیتر کە سەرروکی وەزیران و کابینەکە دەست بە کاربوون ممکنە جۆرێکی تر لە پەرلەمان پێویستیان بە ئێمە نەبیتەوە چونکو بەڵێ بەڵام ئێمە مەسەلەن ممکنە ڕۆژانە ممکنە ساڵانە بووە دەبێ اتفاقی کورد ئەم جارەیەکی کوردستان لەگەڵ بەغدا هەموو تەفاسیل وردەکاریەکانی کاری پەرلەمانیشی تێدا بێت بەیانی بە ئەکسەریەت و ئەقەلیەت یاسایەکمان بەسەردا تێپەر نەبێت هەموو دەمێ ساڵانە دەستی تاگێکی کورد لەسەر دڵی نەبێت هەرێ ئایا بودجێ ئێمە پەسەند دەکرێت مافیگەلی کوردستان دێت یاخود نایێت و ئێمە زۆر بە وردی لەسەر ئەم مەسەلەونە ڕاوەستەوین و حتا باس لە ئالیەتێک دەکرێت کەەوە ئالیەتێکی هاوبەش لە بینی ئەو لایەنانەی کە پێکهێنەری کوتلەیەکی گەورە دەبن لەسەر ئاستی پەرلەمان هاوبەشیان هەبێت لەسەر ئاستی بەشداری حکوومەت هاوبەشیان هەبێت لەسەر ئاستی سەرکردایەتی باڵای سیاسی لایەنەکانیش بەشداریان هەبێت بەیانی مەسەلەن ئەزمەیەک یان کارێک دێتە وجود سەرکردەی سیاسیەکانی ئەم لایەنانە بتوانن وەکو مەطبەخێکی سیاسی ئیدارەی ئەو ئومورانە بکەن بە تایبەتی لە مەسەلە پەرلەمانیەکان و دەرچوون یاساکاندا یەک دەنگیەک هەبێت زۆر باشە باست لە یەکێتی نیشتیمانی کوردستان کرد بێگومان پەیوەندەکانی ئێوە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان لە ماوەی ڕابردوودا تاوەکو ئێستا هەڵبەز و دابەزی بەخۆبیێنیوە ئێستا ڕێککەوتنێک هەیە لە نێوان پارتی و یەکێتی ئەو ڕێککەوتنە لەسەر ئاستێکدا ینی لە ڕووی جوگرافیەوە تەنیا بۆ هەرێمی کوردستانە یاخود بۆ عێراقیشە ئەزانی ئێمە ئێستا حاڵی حاضر لە هەرێمی کوردستان لە ئیتفاق دەن چکە ئەمە بەیەکەوە حکوومەت هەرێمی کوردستان بەڕێوە دەبن بەیەکەوە پەرلەمان بەڕێوە دەبین هەمویان ئەوانی تر بەجێیان هێشتین بەنی هەوان دەزانی بەسەرماندا دەڕۆخێت ینی سپاس بۆ خۆ بوو خۆڕاگیری خەڵکی کوردستان نەڕوخە باشتر بووین و ئێستا ئومێدی زۆر باشتریشمان لە پێش لە بەردەمدایە ئەم تێپەرکردنی با بڵێنی ئەو ئەزمەیە بوو ئەو حکوومەتە هەوبەشە
دەگەڕێتەوە کە پارتی و یەکێتی تێدا باری قورسیان هەیە و سەرۆکاتیەکەی لەناو پارتی دیموکراتی کوردستانە ئەمە بۆ خۆمان بە سەروەریەکی زۆر گەورەی دەزانین حقیقەت کە دەتوانیمان لەو پەڕی ناومێدیدا دیسان دووپات دەکەمەوە بە خۆڕاگیری خەڵکی هەرێمی کوردستان بە تێکڕا بە تایبەتی موچەخۆران ئەزمەیەکی قورس بەڕێ بکەین ئێستا مشتەرەکی نێمە لە پەرلەمان بەیکەوە مشتەرەکین سەرۆکاتی پەرلەمان پارتی و یەکێتی بەڕێوە دەبن سەرۆکاتی حکوومەت پارتی و یەکێتی وەزارەتە حەساسەکان پارتی و یەکێتی بەڕێوە دەبن خیتابی جیا کاکەمەیەک حزب نین ئێمە ئەو کاتەی کەوا اتفاقی استراتیجیشمان هەبوو ئێستا بازدەوە دەکرا پرۆژەی دواخستنی ئەنجامدانی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دەزانی حتا ئێستا کاکە بۆ ئەوەی دیسان وەلەو تکرارە بەڵام تکراری حقیقت خراب نییە سۆم بڵێتەوە تا ئەم لە حەزای کە ئێمە لێرە دانیشتوین هیچ بە شێوازێکی ڕسمی چونکە شێوازی ڕسمی چییە؟ سەرۆکی حکوومەت بە پێی ئەو دەسەڵاتانەی کە هەیبوونە بە پێی یاسا تهدیدی ڕۆژی هەڵبژاردننی کردیە ئیجازەم بدە توزێک لەسەر ئەوە بوەستن تەبیعی هەڵبژاردن بۆیە لە تقریبان بەر لە ساڵێک ئەنجام بدرێت بە بۆی زروفێکەوە کە کودەنگیەکی تقریبان کودەنگیەکی لەسەر هەبوو دووەخرە بوومەوەی دوخلی گرێدان لە نەتیجە هەمومان مقتەنع بووین کە ئەم دووە خستنە ببیت توجە هەندێکی بە جورئەت وەگوتی من لەگەڵی ما هەندێکی توزێک بە شەرمەوە گوتی لە دەرەنجامدا ئێمە ناڵێن هیچ تاعنیشی تێدا نیە بارودۆخێک وای خواست تاجیل بیەوە تاجیل ببیت تەمام دواتر بە پێی ینی یاسایی دابەشبوونی دەسەڵاتەکانی دامەزراوی سەرۆکایەتی هەرێم بەسەر دامەزراوە یاسایەکان و دەستوری یاسایەکانی هەرێمی کوردستان دەستەڵاتی دەستنیشانکردنی ڕۆژی هەڵبژاردن لە لای سەرۆکی ئەنجومەنی وەزیران بۆ بە مطلقی چونکە هەندێک لە دەستەڵاتەکانی سەرۆکی وەزیرانن هەندێکیانی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و هەوکەزا ینی هەندێکیشی لە پەرلەمانە هەندێکیشی لە ئەنجومەنی دادوەریە کاگنێ چیروان پێشی ئەوەی کەەوە ئەم ئەمرە ئیمزا بکات یا خود با بڵێم سادری بکات من لە شاهدی ئەم حقیقەتەم ئەم ئەمرەی ڕاگرت لە لای خۆی پرسیار تا لەگەڵ نەخێر تا لەگەڵ شەریکەکەی ئێمەی حکوومەت کە یەکێتی نیشتیمانی کوردستانە لەگەڵ جێگرەکەی خۆی کە بەڕێزکە قوبە تاالبانیە باسی لێوە کرد کاکە ئێمە بە پێی یاسا دەستەڵاتمان هەیە ئامادەسازیەکانیش کراون کۆمیسیۆنیش استعدادی دێتێدایە کا قوبەت و ڕایت وایە ئێمە سین و تهدید بکەین بە ڕۆژی هەڵبژاردن جوابەکە ئیجابی بووە کەواتە لە تهدیدی ڕۆژی هەڵبژاردندا یەکێتی نیشتیمانی کوردستان اعتراضی نەبووە حتا ئێستاش فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە پەرلەمان تاییدی هەموو ئەو هەنگاوانەی کردووە ئەوەی کەەوە بووە مەسەلای بەڕێوە بچن برادەرانی با بڵێن یەکێتی کە لە ناو کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانن لەناو لەگەڵ کۆمیسیۆن بوونە کە هاتوونەتە لای سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران من دوو جار لەوێ بووم هیچ شتێکی وان نیشان نەداوە کەەوە خلافێک هەبێت یا خودخواانە خواستە ڕێگریەک هەبێت یان ئامادەکاریەکان باش بەڕێوە نەچوو بن دوجار هەر ئەم هەیەتی کۆمیسیۆنە بە هەمویانەوە بە پارتیەکان و یەکێتی و گۆڕان و کۆمەڵ و یەکگرتووە چوونە پەرلەمان لە بەردەمی پەرلەمانی کوردستان ڕانگەیان لەسەر لیست پرسیاریان لێکرا وەکو بڵێ چەند سەعاتێک ینی ممکنە دو-سێ سەعات مناقەشەی لەسەر کرا و ئێستا هەمووی مسەجلە و هەیە و کەەوە چوون باسی هەموو وردەکاریەکان و ئاسانکاریەکان دەکرێت من لە حەلقەیەکی تردا بەشدار بوومە ممکنەوە علاقەی بە صفەتی حەزبی من وە نەبێت لەوەی کەەوە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران یان بە تهدید جەنابی سەرۆکی ئەنجومەنی وەزیران پێداویستەکانی کۆمیسیۆن چوون ئەو لە خراپترین وەزعی مالی ئێمەدا یەک پێداویستی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان دووانەخراوە هەموو ئەمانە بە تەبیعی بەڕێوە چوون ئێستا ئەم گوتنانەی دەگوترێن یعنی لەسەر ئەرزی واقع خۆی دوو ڕێگە هەیە یان دەبێت داوا لە سەرۆکی ئەنجومەنی وەزیران بکرێت کەەوە بەپێی ئەو دەستەڵاتی کە هەیەی و کە مەحدودە بڕەکەی یعنی با بڵێن مەوداەکەی مەحدودە چونکە بوو کات کەم بووە 6 پەرلەمانی کوردستان کوتایی بە ژیانی گوتنانە چێ دەڵێ من بەڕاستی تاجو من بۆ ئەرزی جەنابتان کەم هەتا ئێستا هیچ کەس مزەکرێکی نەداوەتە ڕئیس وزرا بڵارێکەوە گە لەو مدەتەی لەبەر دەستە زەحمە نەبیت بوومە ببەرە پاش زۆنی ئەوە نەبووە کەسیش پرۆژەیەکی بۆ بەنهێنی باز بکرێت پرۆژەیەکیش تەقدیمی پەرلەمان نەکراوە بوو ئەوەی تەمەنی پەرلەمان درێژ بکرێتەوە کەواتە ڕێی با بڵێنی سائید ڕێی کە ئێستا هەیە ینی یاسایی ئامادەکاریەکان بە نسبەتی هەموو لایەنەکانەوە تقریبان ئەتوان بڵێم نەک تقریبان هەموو لایەنەکان لەوەی کە هەڵبژاردن لە کاتی خۆیدا بکرێت اینجا اجتماعێکی دووقۆڵی سیاسی دەکرێت لە بینی دوو حزبدا مەسەلەن لێکدانەوەی هەندێک زروف دەکرێت مەترسی هەندێک زروف دەکرێت کاکێمە دوو لە بینی دوو ئەگەردان حتا ئێستا بە ڕێی من هەم ببوورە ئەوەی کە معقول و منطقی گوترا بێت ئەوەیە کە
دەڵێن ئەگەر انتخابات لەم ماوەیەدا نەکرێت بۆ ئەوەی هەموو تەرکیزی ئێمە لەسەر چوونێکی موحەدی پتەوی چوونی بوو بەغدا بێت کاکە ئەمە ممکنە تحقیق ببێت تۆ هەڵبژاردننی خوشت بکەی پێگەیەکی بەهێزتریشت بەڵام ئەوان دوو هۆکاری دەخەنە ڕوو هەر بۆ زانیاری جەنابتان یانین باز دەوە دەکرێت ئەنجومەنی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان نەکراوە باز دەوە دەکرێت تۆماری دەنگدان پاک نەکراوەتەوە وەکو پێویست ینی ئەو دوو هۆکارە بە هۆکاری سەرەکی دەبینیم ئەم هۆکاری ئەنجومەنی پارێزگاکان من بە ڕۆژکاوی دایڵم تهدیدی ڕۆژی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان دەستەڵاتی سەرۆک و وەزیران بە تەنها نەبووە دەستەڵاتێکی مشتەرەکە لە یاساکەدا هاتووە دەڵێ سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیر واتە سەرۆک و جێگر وئیلا ئێمە لە تەرافی خۆمانەوە وەکو پارتی بە ڕۆژکاوی دەڵێم هیچ مانعێکمان نەبووە کەەوە هەردوو هەڵبژاردنەکە پێکوا بکرێت و ئەگەر سەیری کتابی یەکەمی کەەوە بوو کۆمیسیۆن ڕۆیشتووە ئەڵێ هەڵبژاردنەکانی کوردستان ئەوەی کەەوە ڕۆیشتووە ئەڵێ هەڵبژاردنەکانی کوردستان بەڵام دەستهڵاتی کۆگنیتیڤۆن نەبوو تهدیدی ڕۆژی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان بکات ئەیتوانی پەرلەمانی کوردستان بکات بە پێی یاساگە بەڵامی ئەنجومەنی پارێزگاکان بزەبت دەقەکەی بەم شکلەیە کە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران بە ڕاوێژ لەگەڵ کۆمیسیۆن بە ڕاوێژ لەگەڵ کۆمیسیۆن لەگەڵ قوبات تاڵەبانی کرد سەبارەت بە هەڵبژاردننی یەکێتی پێی باش نەبوو لەگەڵ هەڵبژاردننی پەرلەماندا هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان بکرد کەواتە یەشێتی لەگەڵ لەو تاوقیتە لەگەڵی نەبوو نەیگوت نەکرێت گوتی لەو تاوقیتە مەرجنیە بە یەکەوە بکرێت مەرجنیە معنای حاضر نەبوون بە یەکەوە بکرێت باشە زانی ئەجا بووە ئەمەیان ولا ئەمە هیچ مانعێکمان نەبووە هیچی چووکە بەنسبەتی ئمە هیچ نەبووڕیت ینی بەدەر لە ئەوەی تر کۆکە ئەوەی ئی سجلی دەنگدەران دەزانی مشکلە ئەوە هەمومان بە شێوازێک حەق بە خۆمان دەدەین لە جیاتی خاوەنکارێک قسە دەکەین ئەو خاوەنکارەی کەەوە ئەم ئیشەی کردووە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانە ینی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان نوێنەری ڕاستە ئەمانە مستەقلن بەڵامی لە تەرەفی حیزبەکان تا ئەوە کراوە مەجۆل بەو جوامێرانە نۆدرێت یەکی گوێلەوەم بگریارێ بڵێ کاکە زەحمە نەبیت ئەم حیزبە دەڵێت ئەم کۆمیسیۆن سجلە پاک نییە ئەوی تر دەڵێ پاک ئەزانی کاک کۆمەران ئەو سجلەی کە ئێستا کۆمیسیۆن لە بزانیاریەکانی خۆیان بیستومە یعنی کە ئامادەیان کردووە زیاتر لە 200,000 ناوی 255,000 ناو ڕەحمەت لە بابت لێی سڕاوەتەوە بەرەورد بە کۆمە قایمە بەرەورد بەو لیستەی کە هەڵبژاردننی پەرلەمانی عێراقی پێکراوە باشە کەس ناپرسی بەڵام ئەوان ناوی مردیەکان ڕژ نەکرد باشە کەس طبیعی هیچ ئەوە کۆمیسیۆن جواب لای ئەوانە من نامەوێ منیش ئەو غەڵاتە بکەم لە جیاتی کۆمیسیۆن بڵێم بەڵام ئەوەی ئێمە لە کۆمیسیۆنێکیش هەیە زۆر دیارە زۆر زار ینی هەندێک لە ڕۆژنامە نووسان ئەوە دەپرسن دەڵێن مردیەکان دەبێت هەمووی پارتی بێکگەیشیان لەسەرەوە بیتن نعوذ بالله وەڕق لە ئێمە نەبێتەوە مەبووچی بەس ئێمە دەمرین دەزانی کاگێ کامەران زانی ئەمانە هەمووی ڕێگە و شوێنی خۆی ئاسایی خۆی هەیە زۆر تەبیعیە جەنابی سەرۆک وەزیران من بەبیرم دێت زیاتر لە چەندین جار تاکیدی لەوەی کردەوە کە ئێمە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان ئامادەی هەموو دابینکردنی هەر پێداویستێک و هەر شێوازێکی کەەوە نمونەیەکی تر بە جەنابەت بڵێم کۆمیسیۆن هاتنە لای سەرۆک وەزیران پێشی ئەنجامدانی پەرلەمانی هەڵبژاردنەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق گوتیان ئێمە دەمانەوێت ئەجهیزە بکڕین هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان بە ئەلکترۆنی دەیکەین زۆرمان مناقەشەکردن وەکو حکوومەت ببوورە ئەم بەشەیان کە کاکە وەڵڵاهی ئیمکانیاتی ئێمە زۆر تەکلیف دەکات مە ڕەنگە 7 ملیۆن دلاری بێت بۆ کڕنی ئەجهیزەکە وەڵا بزانم زیاترە یان ڕەنگە نازانم دقیق بۆ تووشی ئەرقام نەبم مهم 10-15 ملیۆن وەڵا ڕەنگە زیاتریش بێت بۆ کڕنی ئەجهیزەکان بەڵام گوتیان کاکە ناکرێت و ئەمە عێراق بە ئەجهیزە ئەلکترۆنی دایکەوە ئێمەش بە ئەجهیزە ئەلکترۆنی بکەین و بۆ ئەوەی عەرقەلە دروست نەبێت و حکوومەت نەبێتە مانعی ئەم مەسەلەیە سەرباری ئەو وەزعەیە کە موافقەت کرا گوتیان باش کاکە ئێمە خۆمان ناکەینە بەدیلی ئێوە مقتەنعن کە ئەمە طبیعی ڕأیەکان توزێک ئەوە بوون بەڵام ڕای ساید ئەوە بوو زۆر کاکە ئەمە کرا ئەزانی دوای خۆیان هاتنەوە گوتیان کاکە لەبەر ئەو وەزعی کە لە ئەنجومەنی نوێنەران ڕوویدا خەڵک سقای بە ئەجهیزە نەماوە ئەم جار دەمانەوێت بە یەدەوی بکەین مەبەستم لەوە دێت کاکە هەموو ئامادەکاریەکان بە ئاگاداری هەمووان بەڕێوە چوون
یعنی ئێستا هیچ مبارڕێک بۆ کەسێک نییە بچیت ئیشی کەسێکی تر بکاتە بەهانە تا ڕادێک ئێستا چوار لایەنە ناڕازیەکەش ڕازی بوون ئەمڕۆ لە کۆنگری ڕۆژنامەوانی گوتیان ئێمە لەگەڵ ئەنجامدانی هەڵبژاردن پارتیش ڕازی بووە تەنیا یەکێتی نیشتیمانی ئەمن کاکە من زانی قسەیەک بۆوان بکەین غائبن بەڵام یەکێتی نیشتیمانی کوردستانیش نەیگوتیان من دژی ئەنجامدانی هەڵبژاردن بەڵێ زۆر باشە من قسەم مابوو لەسەر کەرکووک بە ساوکارانم پێم دەڵێن کاتمان نما گفتوگۆکەمان بە پەلە بوو کاتیش ڕحمی پێ نەکردین بە پەلە ڕۆیی بەڕێز دڵشاد شەهاب ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان زۆر سوپاست دەکەین کە کاتی خۆت بێنن بینەران و بیسەرانی بەڕێز سپاس بۆ ئێوەش کە لەگەڵمان